لەلایەکەوە زۆرم پێ خۆش بوو کە ئەم وێبسایتە داخرا قەپات کرا بەڵام لەلایەکی تراوە زۆرم پێ نەخۆش بوو چونکە بەڕاستی پێم خۆش بوو کە زۆربەی خەڵکی کوردستان سوود لەم وێبسایتە ببینن ئەم وێبسایتەی کە دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین بە بەلاش ئەتانتوانی ماینی بکەن بۆ ئەوەی هەرچنە بێ قازانجێکی بکەن لەم وێبسایتە بەڵام لەناو ئەم ڤیدیویە بۆ ئێوە ڕوونەکەمەوە کە لەبەرچی پێم خۆش بوو کە بەڕاستی ئەم وێبسایتە دابخرێ بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیوەکەی بە پێش مەیخن چونکە زۆر شتی گرنگەیە کە لە ناوەڕاستی ئەم ڤیدیۆیان باس کردووە بەناوی خوا سڵاو هاوڕێیان هیوامدار شوێنێ بنساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت بۆ بەڕێزانەکە یەکەم جارە ئەو چەنەلەیە بینن لێرە چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نیهات معین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دولاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنەلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەیتان نشێ چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک کەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن لەوانەیە ئەمە پرسیاری زۆر کەس لە ئێوە بی کە دەبێت ئەم کابرایە شێت بێ کە بەخۆی دێ ڤیدیۆیەک بڵاوەکەتەوە بۆ ئەوەی بوون مونە ڤیدیۆی 3 بە 6 کە بێن بیبی دۆچکۆین بەلاش بەدەست بهێنن هاوڕێیان من شێت نیم من لەناو ڤیدیۆکە بۆ ئێوەم باس کرد کە ئەم وێبسایتانە متمانە نین جی سیقەن نین کە ئێوە بێن دێپۆزیتی بکەن تا بکرێت ئێوە بەلاش لەم وێبسایتانە کە سەتا دە ئەم وێبسایتانە بووان هەیە کە ئەو شتانەی کە بەلاش بەدەستێنن هەر دراوێک بێ نەک بیبی دۆچکۆین هەر دراوێکی تر بێ کە بتوانن بەلاش ویزراوی بکەن لایەنی کەم جارێک سوودی لەم وێبسایتانە ببینن بەڵام زۆرم پێ خۆش بوو لەلایەکەوە کە ئەم وێبسایتە داخرا لەبەرەوەی کە زۆر مەسیجم بوو هات لە فەیسبوک زۆربەی خەڵکی کوردستان بە تەما بوو کە لەم وێبسایتە دێپۆزیتی بکات من لەناو ڤیدیۆکە باسی دێپۆزیتم کرد کە ئەم وێبسایتانە بەڕاستی ئەسکەمن ئەو وێبسایتانە بۆ ماوەیەکی زۆر کورد دێن و دراوی بەلاشانە دەتێ و لە هەمان کاتدا دێپۆزیتیشیان هەیە واتە ئێوە پارەی دانن بۆ ئەوەی زیاترین بیبی دۆچکۆین شیبا یاخود هەر دراوەکی دی بەدەست بهێنن بەڵام زۆرم پێ خۆش بوو کە داخراوە پێشم ناخۆش بوو کە داخرا بەڕاستی پێم خۆش بوو لایەنی کەم خەڵکی ئێمە خەڵکی کوردستان ئەگەر یەک جاریش بێ چەند ملیۆن بیبی دۆچکۆین لەم وێبسایتە ڕابکێشێت لەبەر ئەوەشم پێ خۆش بوو کە داخرا بەڕاستی زۆر مەسیجم بوو هات لە فەیسبوک کە پێم وایە دووسێ کەسیش لێرانە بەداخەوە بەشاریان کرد و دێپۆزیتیان کرد واتە پارەیان دانا لەم وێبسایتە بەڵام هەموو دووسێ ڕۆژ پێ نەچوو کە بەڕاستی وێبسایتە ئەم وێبسایتە داخرا بەڕێزان ئەم وێبسایتانە بە لوگوی تەواوی دراوەکە دێن واتە ئێوە کاتێک کاچنە ناو وێبسایتەکە ڕووکەشی وێبسایتەکە هەندە جوانیان دروست کردووە و خودی دراوەکەشیان داناوە بۆ ئەوەی بەڕاستی خەڵکی پێ هەڵ بخەلەتێنن و بێن دێپۆزیتی بکەم بۆ ئەوەی لە ماوەی مانگێک دوو مانگا چەندین هزار دلار یاخود چەندین ملیارد دراوی ئەلکترۆنیتان بداتێ کە لێرانە هاوڕان هەروەکو ئازانن لە ڤیدیۆی 53 بەشی 5 من بە تەواوی باسی ئەم جۆرە وێبسایتانەم کردووە کە پانزین و کلاواتن باسی پانزیشم کردووە کە پانزی چییە لەم ڤیدیۆیە کە 1999 لەم وێبسایتانە بیدیاتێ هەروەکو کە شەرحم کرد بەلاشتانە دەتێ و لە هەمان کاتیشتا دێپۆزیت هەیە واتان لەیەکە کە بزانم وێبسایتەکە دەرەجەیەکە و وێبسایتەکە هەموو جارێ سوودتانە دەتێ بەڵام تکاتان لە یەکەم باش بوو کە داخرا دخولی ئەم جوورە وێبسایتانە نەبن تکاتان لە یەکەم هەتا پێتان بکرێ بەشداری بکەن بەلاش هاوڕان واتە ئەگەر زوو هات وێبسایتەکە ئەگە زوو ئێوە بەشداری بکەن ئەتوانن لایەنی کەم جارێک بتوانن ئەو دراوەی کە بەلاشان بەدەستێنەوە لەم جۆرە وێبسایتانە ڕابکێشن واتە هیچ وێبسایتێک نییە لە ئینتەرنێت کە بێتێوە پارەی دانن و هەمان پارەکە داتان ناوە سوودتان بداتێ
دلنیابن لانی کم هاوران لانی کم نیوه لپارکتان ابا و ایوه ناگنه او برپاره که براستی داتان ناوه و تا نمونه کی زور باش بو ام وبسایت که وبسایتی بیبی دوچ کوین بو که ایوه براستی درس ور بگرن لم جوره اپانه یا خود لم جوره وبسایتانه بو اوی هیچ کاته دخولی ام جوره وبسایتانه نبن بو اوی خوانه خواسته خلکی کردستان و خلکی جهانش براستی ضررمند نبه و نکونه داوی ام جوره پروژانه و چند کسی کدین ام جوره پروژانه دانن بو اوی پاره کی زور لو بینه قازانجی بکن و بو ماوی دا پازار روش سایت که دا بخنو و پاره کی زور لری حرامه و براسی ببنوه اوانه او کسانه هارن کسانی اوروپین و خارجین هیچ جیان لوی نیه که براستی حرام و حلال نازانن اوی باش بزانن اوانه تنها هاتون ام جوره وبسایتانه طراحی کردوه یا خوددان ناوه بو اوی خلکانه کی تازه کدینه ناو بازار کریپتوکارنسی براستی فعلیان لبکن و زیادترین پاره قازانج بکن کار وکو آماجاشم پیکرد ویدیوی 53 بشی پنجم به تاوی باسی ام جوره وبسایتانم کردوه که 199 اتوانم بریم 199 نیو هاوران لم وبسایتانه پانزین اسکمن و هیچ کاته ایوانا گانه او سرمایه که داتان ناوه و تانا گانه بر نیوی او سرمایه که لم وبسایتانه دپوزیتان کردوه زور آگاتان لم جوره وبسایتانه به حتی هبه بلاش به دستی بهن اگر دراوکان دایه که زور باشه اگر نشیان دایه که هیچ تان ندانوه و تا پاره تان ندانوه و خمی پیوان ناخون بله هاوران پیویز بو براستی ویدیوی کی تل لسرم وبسایت که دراوی بیبی دوش تانه دای دروس بکم بو اوی آگاداریه کی تاو بو کلی خلکی کردستان بو همو خلکی کردستان و جیهان بو اوی دخولی هم جوره پروژانه یا خود هم جوره وبسایتانه نبن بله هاوران گشینه کوتای هم ویدیویش یادارم کم ویدیوش بوی و بسود بو به هر رخنه کامن پساره که بو لجر ویدیویا در چنل یوتیوبون بنوسن من بچه‌وان جوابتانه دماوه تا ویدیو یکیتر وبسایت یکیتر اپ یکیتر و هر برنامه یکیتر هموتان با خوی گورس پیرم خواه یار و پناهی ای و بیت خواتان لگر